ڕوبەڕووبوونەوەی تونوتیژی خێزانی یاسایەکی تایبەت بوو لەژێر ڕووناکی یاسای سزادانی عراقیە دەرچوو واتە ئێمە خۆمان یاسای سزادانی عراقیمان هەیە کە هەموو جۆرێکی تونوتیژی بەرامبەر ژنان بێ یاخود بەرامبەر پیاوان بێت تەجریمی کردووە تاوانە و سزا ئەدرێ بەڵام لەبەر ئەوەی بە تایبەتی چالاکوانان لە بواری خێزانیا هەستیان کرد تاوانەکان زیاتر لەناو خێزانە ڕوئەیەن و کەمترین شکاتی تیا ئەکرێ بۆیە ویستیان یاسایەکی تایبەت بەم بوارە دابنێن و یعنی لایەنی تایبەتمەند هەبێت دوایان بکەوێت ئیشی لەسەر بکا بۆ ئەوەی نەهێڵێ ئەم تاوانانە هەروە بڕۆن بە تایبەتی کە لەناو خێزانە لەبەرانی اعتیباراتی خێزانی بۆ نشکات ناکرایە زوو تەنازولیتی ئاکرا یاخود تەنها لە بەروی سڵحێک هەبوو عقوبەی کەسی تاوانبار نەئەدرا بەنسبەت ناساندنی یاساکەەوە بەڕاستیەکەی زۆر ئیش لەسەر ناساندنی کراوە و من زۆر ڕێکخراوم بینیەوە کە ئیشیان لەسەر ناساندنی یاساکرەوە بەڵام بەداخەوە حەقی تەواوی خۆی وەرنەگرتووە چونکە لە فئەیەکی کۆمەلگای ئەوترێ یاسای ڕوبەڕووی توژی دژی ژنان یان یەکسەر وەکو ژنان وەریەگرێت و ناچێ بەلایە لە کاتێک کە خۆی ئەندامانی خێزانە بەنسبەت ئەوەی چ جیهەتێک متابعەکە بەدڵنیاییەوە ئێمە ئیدعای عاممان هەیە کە ئەمانە لە سەرجەمی تاوانەکانە ڕۆڵیان هەیە و دوا ئەکەون و متابعی ئەەکەن چارەسەر بەڕێی من بە قوترین وەسیلە ئیعلامە ئیعلام پێویستە پرۆسەی درێژخایانی هەبێت کە ئەم یاسایانە بناسێنێ و هەروەها ئەکرێ لە قوتابخانەکانە ئەم یاسایانە بکرێ بە نامیلکەیەک و بەسەر خوێندکارانە دابش بکرێ بۆ ئەوەی سانیاری تەواویان هەبێ لەم بارەیەوە پارێزەری یەکەم بۆ ڕوونەدانی ئەو تاوانانە پەروەردەیە چونکە خێزانێکی باش پەروەردەکرا و ئامادە نییە تونوتیژی بەرامبەر ئەندامەکانی بکات.